باس لە کانزایەکی گرنگ و بەنرخ دەکەم کە ڕۆژ لە دوای ڕۆژ نرخەکەی لە بەرزبوونەوەدایە. ئەویش زێڕە هاتوومەتە کۆنتترین بازاری زێڕەنگەری لە هەرێمی کوردستان کە دەکەوێتە هەولێری پایتەختەوە. بەڵام ئەوەی مەبەستی منە لەم بەرنامەیە بە دوواداچوونی بکەم شێوازی بازرگانیکردنە یاخود ئەو مامەڵەی ڕۆژانەیە کە بەم کانزا بە نرخەوە دەکرێت. لە هەمان کاتیژە زێر بە پەناگەیەکی ئارام دادەنێت چۆن لە کاتی هەموو قەیرانەکاندا هەم هاوڵاتیان هەم بازرگانەکان هەم ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەتی بانکەکان و کۆمپانیا فڕۆکەوانەکان هانا بۆ ئەم کانزا بە نرخە دەبن. بەڵام ئەوەی تایبەت بە هەرێمی کوردستانە 1-2 ساڵە مامەڵەکردن بەم کانزایەوە گۆڕاوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنمەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. ژمارەی زێڕەنگەران و وەرشەکان لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر 542 زێڕەنگەر هەیە، لە شاری سلێمانی 444 زێڕەنگەر هەیە، لە شاری دۆک ژمارەی زێڕەنگەران 216ە. ژمارەی وەرشەی سربەخۆی زێر لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر 58 وەرشە و لە سلێمانی 77 و لە دهۆک 44 وەرشەی سربەخۆ هەیە. ژمارەی وەرشەی پێشکەوتوو لە هەرێمی کوردستان پێکهاتووە لە 9 وەرشە لە شاری هەولێر، 15 وەرشە لە شاری سلێمانی، 10 وەرشە لە شاری دهۆک. ژمارەی وەرشەی مەدالیا لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر 13 وەرشە هەیە و لە شاری سلێمانی 14 وەرشە و لە دهۆک 8 وەرشەی دروستکردنی مادالیا بوونی هەیە. کانزایەکی گرنگ ڕۆژ لە دوای ڕۆژ نرخەکەی بەرزتر دەبێت. ئەوەی بووەتە سەرنج ئێستا ئەم کانزایە وەک چەکێکی گرنگی ئابووری بەکاردەهێنرێت بە تایبەتی بۆ وڵاتە زلهێزەکان. ساڵانێک بوو لە هەرێمی کوردستان لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی زێر هاوردەی هەرێمی کوردستان و عێراق دەکرا. بەڵام بە بڕیارێکی سیاسی ئەو بازرگانیە برایەوە پارێزگاکانی عێراق. ئێستا دۆخی بازرگانانی زێر لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا مامەڵەکردن بە زێڕەوە چۆنە لە هەرێمی کوردستان؟ بازرگانان چی دەڵێن لەو بارەیەوە؟ ئەم بازرگانی ئەم کانزایە ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئێمە فڕۆکەخانەکانمان لێدا خراوە یانی ناتوانین بازرگانیکی چۆنڵی ئازاد بکەین وەکو جاران کە هەبوو. ئێستا چۆنە زێر چۆن هاوردە دەکەن ئەو زێڕی کە دەتاوێنەوە چۆن دەیبەنە دەرەوە؟ بەڵێ ئێستا یعنی بازارەکە تەمان وەکو خۆی لێنێ لە بەرەوەی خەڵک ئەو پارە خەزنکراوەی نەما یعنی تۆزەکی مایە بەس بەگشتی نەما یعنی بەگشتی باسی بکەی ینی تەبقەکی مام ناوەند تۆزەک ینی ما باقی ئەویت کە کەمە ینی زۆر کەم ئەوەی هەیبوو لە 300ەکان فرۆشتی ئەوەی هەیبوو لە 200ەکان فرۆشت پێی وابوو زێردا دەبەزی بەس بە دڵنیاییەوە هەتا ئەو نائارامیە لە ناوچەکە هەبی ئەوە ئێرانە ئەوە تورکیا ئەوە سووریا ئەوە لوبنانە ینی گۆڕانکاری لە دۆلار ئەو وەزعی ینی عێراق دەبیتن لەبەرەوەی 5-6 وڵاتی بە مشکلی لەسرە ینی بەنسبەت هاوردە و شتی زێڕیش زێر وەکو جاران تۆزێک زەحمەت بووە ینی مەتاڕی فڕۆکخانەی هەولێر ئیشی خۆی دەکا هاتوچۆیەکەمان مشکلە نییە بەس ئێستا لە داخلبوونی تورکیا تۆزێک مشکلە دروست بووە بەس ئاساییە بەس ئەو ئیشە لەبەرەوەی حکوومەتی عێراق دووجار لە سەرێک فڕۆکخانەی هەولێری داخست بەهۆی کێشەی میسالەن هاوردە و هەناردەکی زێڕی کرا ئێستا وەکو جاران زۆر کەم بوو بەسەر ئیش دەکەن وەکو خۆی پێشووتر چۆن بوو جیاوازی چیە لە پێشووتر ینی پێشووتر مەتاڕی هەولێری ینی کوردستان بە تایبەتی ئارامێکی بێ سنووری هەبوو لە چاو ینی مەتارەکانی تکەی عێراق فڕۆکەخانەکانی بەس هەولێر ئامنێکی زامنێکی زۆر بەخۆی وەدیت زیاتر ئەو متمانەش هەموو لەلایەن تورک و لەلایەن ئیماراتی و لەلایەن زۆربەی وڵاتەکە هەولێریان هەربژارد کە میسالەن تاکە مەزدەڕبی لە بۆ هینان و بردننی زێر کە لەخوای بە زیادبی تاکو ئێستاش هیچ مەشاکلێک لە مەتاڕی دروست نەبووە لە ڕێگای مەتاڕی لە ڕێگای زۆربە شوێنەکان بەس الحەمدلله ئێستا باشە بەس وەکو خۆی نەما باش وەکو خۆی نەما پێشووتر چۆنە ینی پێشکەوتوو بوو بازرگانی زێر پێشکەوتوو بوو پێشتر هەولێر وەکو دووبەی لێ هات بوو زێڕی تەواوی شارەکانی جنوب و ناوەڕاستی عێراق هەمووی لە هەولێرێ بوو بە تایبەتی میسانە هەندێک زێر هاوردە و هەناردەی تورکیا دەکرا هەندێک زێر هاوردە و هەناردەی دووبەی دەکرات ینی تەبعاً
ئەو ستافەش کە ئەو کاتی ئیشیان دەکرد لە مەتاڕی زۆر 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 ئینسانی زیرەک و لێ هاتوو بوون بەس ئیشەکان بە ئۆکمیوەی ینی لە دنیای تیجارەت وایە کە ینی فترێک لەسەر دابخرێ مثال مەتاڕی هەولێر لە 2010 لە سەرمان داخرا لە 2020 دیسان لە سەرمان داخرا لە بەرەوەی هەیئەی فڕۆکەوانی بەدەست حکوومەتی هەرێم نییە بەدەست حکوومەتی بەغدایە ینی ئێستاش بەداخۆ ینی ئەو شتە هەر لە ناو ینی عقلەتی چینێکی عراقیدا ماوە ینی ئەو شتێک کە ئەو کوردستان میسالن بلاخص فڕۆکەخانی هەولێر بەو پێشکەوتووی خۆی کە تێیدا بوو وە بۆ ڕایانگرت هەتا فترێک دوای دووبارە بۆ لە دنیای بزنسی ژوایە دادەبڕێ دیسان کاتی دەوێتەوە هەتا دەچێەوە سەر پێگەی خۆی ئەگەر دانەخرای وەکو دووبەی و تورکیامان لێ داهات دڵنیایەوە زۆر زیاتر یعنی ئەمە ئەو کاتی ئاماری 2010 و 90 و ینی ساڵ بە ساڵ زۆر باشتر بوون هاوردە و هەناردەمان بێوێ نەبوو ئیشەکی پاک و خاوێن و ئەلحەمدلله ینی هەمووی وسوڵات هەموو ستاندار ینی هەر شەریکە کە زێڕی هاوردەی کوردستان دەکرد یان هاوردەی دەرەوەی دەکرد هەموو وسوڵاتی خۆی مەزبوط ینی بە پێوەرەی زۆر پاک ئیشەکە کرا الحەمدلله. ئێستا ینی دوایین شتێک وەکو بازرگانێکی زێر ئەمە لە بەڕێستان بپرسم هەر زێر دڵنیاییە لە هەناو هەموو بازرگانەکانە بۆ هاوڵاتیان ینی ئەمەی کە مامەڵە بکەن بەڵێ زێر ینی بە دڵنیاییەوە تاکە کانزایە ینی ئەگەر خەڵک بیکە لەو زروفەی خۆی قوتارکە زێڕانێ ڕاستە تۆزە گران دەبێت تۆزەکدا دەبەزی بەس هیچ کاتێک زێر نەگەڕایتۆ سەر ئەو سێرەی ینی ئەو نرخی کە پێشتور هەیە زەرر ناکەین لەگە زێرە بە دڵنیاییەوە زێر ئەگەر بیاوێت سەلامەت بی ئەو مارەی خۆیان ئەو بڕەپارێک کە هەیتی شەر نییە بێ بازن بکڕیش لەوانێ بێت چەند لیرەک بکڕی یان بیاوێ ینی زێڕێک بە گوێرە ئەزمی پارەکەی خۆی نەک هەمووشی بکاتە زێر ینی تۆزەکی لە پارەکەی خۆی لۆوەی ئەو پارەی هەیتی لە مارێ وەکو پێگەیەکی ئارام ینی وەکو ڕەسمالەکەیبی لە مارێ وازی لێ بینی نەک هەمووی بکاتێ بەشێکی بکاتێ و لێی گەڕێتن لۆی لە هەموو قەیرانێک ینی پشت و پەنایەتی. بەگشتی زێر هەم جیهانی بەرز بۆتەوە کە لە ئێستادا ئۆنسا ینی بەرزبوونەوەی باشی بەخۆ بینیوە وەکو ناوخۆش لەبەرەوەی دۆلار $100 ئەمریکی بەرز بۆتەوە لە 148ەوە لە بۆ 160 و 158 و 50 ینی بەرز و نزمی دەکات لەو ناوە ئەوە ژوای کردیە بەڕاستی زێر بەرز بۆتەوە لە ئێستادا ئەوە یەک دۆمینیشان بابەتی خواست بەڵێ خواستێکی زۆر زۆری لەسرە بە تایبەتی مانجی 11/12/2022 زێرێکی زۆر کردراوە خواستێکی زۆر لەسەر زێر بووە بۆ نمونە بەپێی داتایەکی فەرمی کە ئەنجومەنی زێری جیهانی بڵاوی کردوتەوە کە تەنیا سین نزیکەی 6 تەن زێری کڕیەوە لە مانجی 11 و لە مانجی 12 و هەروەها هیندستانیش زیاتر لە 30 تەنی کڕیوە و هەروەها تورکیا زیاتر لە 30 تەنی کڕیوە و هەروە وڵاتی عێراقی خۆمان ئەویش زیاتر نزیکەی 24 تەنی زێر کڕیوە معلومی جەنابیشتانە کە ئەوە لە ڕووی بابەتی خواست و خستنە ڕۆ عەرض و تەڵەب ئەوە وا دەکات بەهای بەرز بێتەوە ئەو کانزایە کە ینی بەڕاستی مێژووی چەندین هەزاری زێر ینی زێر پێمان دەڵێ کە زێر دایمەن بەس لە بەرزبوونەوەیە جگە لەوە ژیانی لە ڕووی ئابووریەوە ئەگەر بی لێکۆڵنەوە لەسەر بکەی ئەو پارە زۆرە کە دەچێتە دەرەوە یان لە فۆڕێکس بەکاردێتن باوەڕ بکەن یعنی چیرۆکی حەقیقی وامان لایە کە لە فۆڕێکس خەڵکێکی یەکجار زۆر زەرری کردووە پاشان یعنی وەرە هەر لەسەر شیکاری زۆر زارە نێمە شیکاری دادنینە بۆ زێر کابرا لە شاری خۆی لە وڵاتی خۆی دێ زێر دەکری و دەفرۆشی قازانجێکی زۆر باشی کردووە هەبووە هات پەیوەندی کردیە دەڵێ ینی پارەم خستۆتۆ ناو فۆڕێکس وازم لە زێری نایە ئێستا ئەو چەند دەفتەرە و مەبلەغی کە زۆرە ئەوم هەموو زەرەر کردیە ئێستا قەرزاریش بوویمەوە. مەرجەکانی پێدانی مۆڵەتی زێڕەنگەری لە هەرێمی کوردستان پڕکردنەوەی فۆرمی داواکاری مۆڵەت پێدان پشتگیری سەندیکای زێڕەنگەران کە ساڵێک زیاترە کاری زێڕەنگەری دەکات گرێبەستی دوکانی کڕین و فرۆشتنی خشەڵ
پشکنینی تەرازووی وەرشە، پشکنینی شوێنی کار، نووسراوی ڕەزامەندی بەڕێوەبەراتی باج و دەرامەت، دەرچوون لە ئەزمونەکانی وەرگرتنی مۆڵەتی وەرشەی خشەڵ. ئێستا لە هەرێمی کوردستان چەند کارگەیەکی بچووکی تایبەت بە دروستکردنی زێڕبوونی هەیە. بازرگانان دەیانەوێت و بەرهێنانی زیاتر لەو کانزایە بکەن، چونکە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنها بۆ بابەتی جوانکاری ئەم کانزایە بەکار ناهێنن، بەڵکو وەک بازرگانیایکی گرنگ مامەڵەی لەگەڵ دەکەن. ساگەر ئەم زێڕی ئێوە دروستان کردو لە ڕووی دیزاین و شتەکەی لە بازاڕەکەی ببینێ چ جیاوازیەک هاوڵاتیان چ جیاوازیەکی پێکەن لەگەڵ زێڕەکە لە وڵاتی ئیماراتەوە لە وڵاتی تورکیاوە هێنرابێت تا هەرێمی کوردستان؟ وڵی خۆی ئەگەر ئەتا زیێڕنگەکە بم کڕیارەکەی نەڵێتن ئەوە لە خەلیجیە یان لێرە دروستکرەیە کڕیارەکەی قەت مستەحیلە یعنی بزانیتن کە شتەکە لە تورکیا هاتیان لە دوبەی هاتیە هیچ فەرق پێ ناکاتن. ئێستا شەر بە ناوی خەلیجی دەفرۆشرێتن لە بازارێ ئەوەی خۆشمان کەس یانی نارێتن ئەوە کە لە دوبەی هاتێت چونکە لۆ عیارەکەی تەواوە و نەفسی شتیش دروست کرایە یعنی هیچ فەرقەکی وای نییە. ئێمە زۆر جار باسەکەین مەسەن دەڵێن کواڵێتی دەڵێن دیزاینێکی ورد لە بابەتی زێڕا دەبێت زۆر ورد بیت زۆر ورد بینانە کار لەسەر ئەمە بکەیت. ئەمە چۆنە لە هەرێمی کوردستان؟ وڵای ئەوزە مۆزوعی کوالیتی بیتنە تو ئەگەر لە تورکیاش کە دەکڕی لە معاملەکان دەکڕی ئەوانیش کوالیتیان فەرقی هەیە. طبعا هەموو وەختە چیش دەستحەقی باش بدەیت پارەی زیاتر بیشتی جوانتر دەکڕی. ئەوە لە هەم لە دووبێشەوە هەیە لە تورکیاشەوە هەیە. چۆن وا بکەین ئەمە پارەی پێ بدەین لە هەرێمی کوردستان یعنی ئێمە بازرگانی زێر تەنها چۆن لە جامخانەکانی دوکانەکانە نەکەین وەکو پێشانگە بازرگانی بە زێڕەوە بکەین چۆن وای لێ بکەین پێویستی بە چه هەرێمی کوردستان؟ والله ئێستا مەسەرەن گەنجەکان ئێستا مەسەرەن چاو پێکەوتنیان لەگەر بکەی دەرێن حکوومەت پشگیریمان بکە و مەسەرەن هەرمووی داین ئەستۆی حکوومەتی بەس هەندێک شتەیە بەڕاستی پەیوەندی بە حکوومەتەوە نییە. ڕاستە حکوومەت لە زۆر شتی پشگیریمە کردیە تا ئەمە سندیکای زێڕنگران دەستخۆشیانێ دەکەین لە زۆر شتی یارمەتی زێڕنگرەکان دەدەن بەسیە ئەمە کەس دەستیمەی نەگرتیە لە مستەقبل ینی لە قەدیم برێتن وەرن ئەویشی هەموو دەبی ئیلا بە خۆت هەوڵەکی بدەیت یعنی ئەمە هەوڵمان داهاتینە ئەو یعنی ئەو ئاستەی ئەتا ئێستا هەموو شتێکی دەتوانین دروست بکەین. گەنجەکان دەبی محاولە بکەن خۆیان فێرکەن کاتی خۆی ئیشی زێڕنگری خەڵک ئێستا شاگردە چی دەگریتن مەسەرەن کارمەند دەگرێتەکەنی هەر مێشتی لەکنەوەی کە چەند پارەی وەردەگریتن مێشتی لەکنەوەی نییە کە مەسەرەن فێری ئیشەکەی بیسبی دوزبی ئەو ئیشەی باتە یعنی مستەوای زۆر باشتر وەختی خۆی خەڵک کە دەبووە کارمەندە لای زێڕنگرەکی دەیانگە بەس فێری ئیشەکەی بکە پارەی مەدێ معاشی نەبوو دەنگە بەس فێری ئیشەکە بیت چونکە ئیشەکە سەنعەتە لا دەبی گەنج یعنی فکر لەو شتانە بکاتەوە. ئێمە توانین گرنگی بەمە بدەین ینی معمەلی گەورەتر دانین شتی گەورەتر و چاکتر دروستکەین زۆر احتیاطی ئەوڵا ینی ئێستا شەندێک جیهازەیە تا ئێستا کەس نەیتانێ ینی خۆی لێ بداتن بینیتن ئەگەر یەکە بیتن ئێستا مەسەرەن پژگیری یعنی یەکە پشتی بیتن یارمەتی دبدا مادیان چونکە بەڕاستی جیازەکان زۆر گرانە جیازەکانش ئیتالی و ئەوانەیە یارمەتیت بداتن دەتانی زۆر شتی جیاوازتر بکەین. بەعام بازاری زێر چۆنە لە هەرێمی کوردستان؟ والله حاليا لو دقيقة يعني زێر چونکە زۆر گران بووە ئەویش تەسیری دۆلاری لەسەرە ئێستا حاليا يعني داوا زۆر خەڵک کەم داوا دەکاتن ئەوەی ئێستا لە بازارەی هەر فرۆشتنە هەر خەڵک دێ زێری دەفرۆشتن ئەوای لاتێک کە زۆر بزانم زێری لە ماڵەوە نەماوە. من لە ساڵی 1952 لەدایک بوومە لە 63ەوە دەستم پێش کردووە مناڵ بوویمە براکانم زێڕنگر بوون عینەن لای ئەوان و دوای دەستم پێکرد دەقریبەن لە ساڵی 1970 خۆم کە ڕەسام و خەتار بووم ئیشەکە بە تەواوی هاتەژەر دەستم فێر بوو لەو کاتەوە منیش دەکەم تا ئێستا ئەو ئیشانێک کە کوردەواریە هەمووی ئەم زۆری تەسمیم بە خۆم دامناوە دروستم کردووە و ئەگە بۆ مشتری بی ئەگە بۆ زێڕنگر بی و هەموو زۆرێک ئەشیاکانیش زۆری ئەوە یەکێک لە ئیشەکانمە. ئیشی خۆمەوە گەردانەیە گەورە لە من دەکرێت نییە وەستای وەی کەمە زۆر کەم ماوە ئەوانەیە ئێستا دروست دەکرێتە هەموو معمەلە
کە معاملەکان بە لە باتیەوەی ئەم بە هەفتەك دە ڕۆژتەوەیەکەم ئەو بە 2 ڕۆژتەوەی دەکاتن دەیوە هەموو کەپسە سەب بە قالبی دەکەن و دروستی دەکەن ئەوانی کە لە دووبەی لە تورکیە زۆری تەقلیدی ئێمەیە ئێستاوای لە تورکیای دروستیان کردە بە زۆکوی ئێمە دەرنین قایشە دروستی دەکەن گۆبەرەیە دروست دەکەنەوە چی ئیشی دەستەکەی جوان نییە زێر بکردن قەت نەیفرۆشن چیلۆی لە 420 دیناری بوو وەختی خۆی لە هەفتایەکان و شەستەکان ئێستا چلێ بە 6 دەفتەر قسوورە. گەورەترین وڵاتانی خاوەنیەدەجی زێر لە جیهان ئەمریکا 8,133 تۆن، ئەڵمانیا 4,359 تۆن، ئیتالیا 2,254 تۆن، فەڕەنسا 2,436 تۆن، چین 1,948 تۆن. 5 گەورەترین وڵاتانی عەرەب کە خاوەنی یەدەجی زێڕن: سعودیا 3,323 تۆن، لوبنان 2,886 تۆن، جەزایر 173 تۆن، لیبیا 116.6 تۆن، عێراق 96.3 تۆن. لە دوای بڵاوبوونەوەی کۆڤید-19 ئاراستەی بازار لە جیهان بە تەواوی گۆڕا، وڵاتە زرێزەکانی جیهان تووشی زیانێکی زۆری ئابووری بوون. ئەمە ژوای کرد تەنها زێر ببێتە فریادڕەس و وەک سەرمایەکی جێگیر بمێنێتەوە، وڵاتان زیاتر یەدەجی زێڕیان زیاد بکەن. بەڵام هێشتا وڵاتە زلهێزەکان بەهۆی بەرزی ڕێژەی هەڵاوسانەوە ئابووریەکی ناسەقامگیریان هەیە، تایبەت بە ڕێنمایی بەرچاوڕوونی. ئایا بازرگانان یان هاوڵاتیان چۆن مامەڵە بەو کانزایەوە بکەن، بە شێوەی فیزیکی یان لەگەڵ کۆمپانیاکانی فۆڕێکس مامەڵە بکەن؟ بڕوامان وایە خەڵکی خۆمان چۆلەکەی ناودەستی بەدە چۆلەکەی سەردارێ نەگۆڕیتەوە، کۆمەڵێک کۆمپانیا ئەو کۆمەڵێک خەڵک دروست بوو بە ناوی بڕۆکەر و ئەو شتانە دروست بوون، هیچیان لە بەرژەوەندی زێڕنگر و خەڵکدا نەبووینە. لە ڕابردوودا زەرەریان بە خەڵک گەیاندووە، بۆ ئێمە هەمیشە وەک سەندیکای زێڕنگران وەک خۆم وەکو توبێژی سەندیکای زێڕنگران ڕێنمایی زێڕنگر و خەڵک و هاوڵاتیم کردیە بە شێوەی فیزیکی زێر بکڕن، زێڕی ناودەستان بە زێڕی هەوا نەگۆڕنەوە، چونکە مەلازی ئامن پەناگەی ئارام زێرە ڕاستەقینە فیزیکیەکەیە. دۆخی مامەڵەکردن بە کانزایەکی بە نرخی وەکو زێڕەوە چۆنە؟ کانزای زێر کانزایەکی بە نرخە، خاوەنی مێژوویەکی دێرینی 4,000 بۆ 5,000 ساڵی دێرینەی وڵاتی میسۆپۆتامیایە، وڵاتی نێوان دووڕووبار. کانزای زێر لە ناو بازاری زێڕنگران وەکوێ ئێمە سندیکای زێڕنگرانی ئێمە خۆمان هەم سندیکای زێڕنگرانی نوێنەری ئەو خەڵکەینە و خۆشمان زێڕنگرین و ئەزمونێکی چاکمان لە کاری زێڕنگری هەیە. زێڕنگری دەتوانین بیکەین بە لەقی ئەلفوبا. زێڕنگری پیشەیەکی هوەری زۆر جوانە، دەستڕەنجینەکانی هەولێرێ و هەولێریەکان کاری زێڕنگریان کردیە لە 100 ساڵ و لە 120 ساڵی ڕابردوودا لەناو ئەو قەیسەریە کار کراوە. لایەنی دووەم بواری دووەمی بوارێکی بازرگانیە. زێر وەکو بازرگانی تەماشای بکەین، ئێمە کوردەواری خۆمان قسەیەکی زۆر جوانی هەیە لە هەولێرە دەرێت زێر لە لای زێڕنگری بەقەدرە، کەسێک زێڕنگر نەبوو زێری لەلا بەقەدر نییە. تایبەت بۆی کە ئێوە دەڵێن ئێمە زێڕەنگەرەکانمان چاوکراوە، ئێمە ئاگامان لە بازار ئێوە پشت بە چ بنەمایەگە بەستن، چونکە مانێ و نەمانەوە زێر شتێکە لە عالەمە هەیە، لە بۆرسای عالەمیە هەیە، چۆن مامەڵی تێدا بکرێت، چۆن ڕێنماییەکەن و ئێوە چەندیش ئاگادارن؟ ئەزانی دەبێت زۆر زانستیانە ئێمن وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. دەزانی نەزەریەیەکی تر هەیە دژی ئەو بازارە بۆرسە جیهانیەی شاشەیە کە عالەمیە ئێمە هەموو پشتی پێدەبەستین. الوحش الأسود، الوحش الأسود و وحشە ڕەشەکە ئەبێ خەڵک خۆی لێ بپارێزێت لە جیهاندا. ئێمە هەموو بەرنامەی ئەو ساڵی داهاتومان ئەوەیە و لەگەڵ لایەنی پەیوەندی داریشدا لەسەر هێڵی گەرم بووینە قسەمان کردووە لەبارەی ئەوەیەوە ئەو زێڕانەی لە ناوەخۆی هەرێمی کوردستاندا لە شێوەی ڕیفاینەری دووبارە بەکارهێنانەوە قازانجەکەی بچێتە گیرفانی کۆمپانیاکانی کوردستان و خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم. زۆری ئاسانە، ئاسانیەکەی ئەوێ دەتوانی بە شێوەی PPP بیکەین.
شتێکتان داوەتە حکومەت ئامادەن ئەم ساڵ کار و چالاکیتان دەبێت؟ پرۆپۆزەلمان هەیە پرۆپۆزەلی ئێمە دیتراوە لە حکوومەتیش دیتراوە لە پەرلەمانیش دیتراوە من پرۆپۆزەلم پێشکەش کرد و لەسەر ئەساسی لەسەر بنچینی ئەو پرۆپۆزەلە ژووری زێرمان تەقدیم کردیا وەڵا پێم وابی چەند شتێکی کارێکی فەنی چەند ڕۆتینیاتێکمان مابی ئێمە ساڵی 2023 دەکەینە ساڵی دروستکردنی ژوور بۆ زێڕنگران بۆی خەڵکی نەشارەزان نێ ڕێنمایی زێڕنگران و هاوڵاتی کوردستان بکە وەکوۆیل کە لە ڕابردوو سندیکای زێڕنگران و زێڕنگرە بە ڕێز و گەورەکانی ئێمە ڕێنمایی خەڵکیان کردیا کە لە چ کاتێکدا زێر بکڕن خەڵک زێر بۆم دۆخی ئێستا کە دەڵێن بەرزە هەروەکو پەناگەیشی ئارام بەکاری بێنە زەرەر ناکە؟ هەمیشە تەماشا بکەین لە بریتۆنی و دزەوە لە ساڵی 44ەوە کە زێر بەرامبەر بە 26 دلار ئەمریکیەکە حیسابی بۆ کراو تا نەکسەی نیکسۆنی ساڵی 1970 کە دیگۆڵی فەڕەنسا گوتی ئیتر بە 100 دلار هات تەماشا دەکەین لە 26 دلار و لە 35 دلارەوە ئۆنسێکی زێر گەیشتو تا ئێستا لەو ئاستەی کە 1970 2000 دیتە دەزانی ئەگەر ئێمە ڕۆژانە من خۆمان لەوانەیە 2 سعات زیاتر متابعی ئیخباراتی هەواڵی ئابووری سیاسی و هەواڵە جیهانی و ناوخۆیەکانیش دەکەین ئێمە لەسەر بیرکردنەوەیەکی زانستیانە دەتوانین راپۆرتی خۆمان پێشکەش بکەین قسە بکەین چکە قسە لەسەرمان حیسابە من ئەگەر لێرەوە بڵێم ئۆنسێکی زێر لە 3 ساڵی داهاتوودا دەبێتە 4000 دلار لەوانەیە پشتم بە بنەمای زانستی بەستە. دیارترین ئەو ساڵانەی گۆڕانکاری بەسەر نرخی زێر داهاتووە 1970 بۆ 1970 یەک ئۆنسە زێر لە 35 دلارەوە بۆ 850 دلار بەرز بووە. ساڵی 1999 بۆ 2001 یەک ئۆنسە زێر لە 278 دلارەوە بۆ 1922 دلار بەرز بووە. 2016 بۆ 2020 یەک ئۆنسە زێر 200 دلار بۆ 1046 دلار بەرز بووە. 2021 تا 2023 پێشبینی دەکرێت یەک ئۆنسە زێر بگاتە 2500 دلار. خوێندنەوەی کەسانی شارەزا بۆ داهاتووی زێر چییە؟ ئایا نرخی زێر چی بەسەر دێت؟ بۆ دەبێت گرنگی بەم کانزایە بدرێت؟ لەم دۆخەنا سەقامگیرە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کانزایە دەکرێت؟ ئایا زێر دەتوانێت وەک سەرمایەکی دڵنیایی تەماشا بکرێت؟ زێر پەناگەیەکی ئارامە بۆ بەرهێنان پاشەکەوتن بۆ هەموو ئەو سیفەتە باشانی کە لە زێڕا هەیە تێبینیەکەین زۆرێک لە بازرگان و بەرهێنانی جیهان بەنامبرێتە بەر بازرگانکردن بە بەم کانزا گران بەها و دەگمەن و ئەو هەموو سیفەتە باشانی کە لەم کانزا هەیە تێبینیەکەین بەپێی داتاکان لە دوای کانزای نەوتەوە زۆرتی مامەڵی بازرگانی لە جیهانە بە زێڕەوەکرێت بەپێی داتاکان باز لەوەکرێت کە ڕۆژانە مامەڵی بازرگانی نزیکەی لە مابەنی 100 میلیارد بۆ 200 میلیارد دلارە تاوان ئەمەش قەوارێکی گەورەیە. لەلای کەشەوە بازرگانیکردن بە زێر جۆرێک لە جۆرەکان سەلامەترە چونکە ئەو گۆڕانکارانی لە نرخی زێڕە ڕۆدا بە شێوەیە کاریگەری ئەو تۆی نابێت لەسەر کۆی گشتی بازرگانیەکە بۆ نمونەوەی کەوا ڕێژەیەک گۆڕانکاری لە نرخە کەمتر لە سەعادە ڕۆدا ئەم کەمتر لە سەعادەیەوە یەکاکەوە زۆرێک لەو بەرهێنەر و بازرگانان بی لەو بکەنەوەکەوە هەوڵی جدی بن لەم کاڵایە لەم کانزە گرانبەها کە کاری خۆیان بکەن و قازانج بەدەست بێنن. تێبینیەوەکەین لەهەن حاڵەتە هەیە بە تایبەتی و حاڵەتانی کە پێویستە بە جیۆسیاسی مەسەڵەن قەیرانی جیهانیەوە جۆرێک لە جۆرەکان کاتێکەوە قازانجکردن لە بەرهەمێنان و پرۆسای ئابوووریەکانی ترا کەمە بێتەوە زۆرێک لەوە بەرهێنانێکەوە ئامانجیان ئەو بۆ کە پارە بەدەست بێن قازانجکەن ڕۆکەنە بازرگانیکردن بە زێڕەوە. لە ئێستا پێمان وایە وای لێ هاتووە بۆ بە کێبڕکێک لە نێوان بانکە ناوەندەکانی وڵاتانی جیهانە بۆی کەوا زۆرترین یەدەکی زێر هەڵگرن هەر لە وڵاتانی پیشسازی گەورە تا بۆ وڵاتی دواکە و تازە پێکەشەکان نەگرێتەوە. تێبینیەوەکەین بەکارهێنانی زێر لە وڵاتانی پێشکەوتووە بۆ زۆر بابەت بەکارهێن بە تایبەتی لە بابەتی مەسەلەن پیشەسازی کاتژمێری دەستی و زایدن مۆبایلی زیرەک و هەروەها هەنە جار مەسەلەن کەلوپەلی تەندروستی شاپزیشکیا بەکارهێنرێ بەڵام لە وڵاتانی دواکەوتو و تازە پێگەشتووە عادەتەن زیاتر بۆ بابەتی جوانکاری و ئەو کۆمەڵاتی بەکارهێنە بە تایبەتی لە پرۆسی ئەبووک و مەسەلەن ئەو بابەتانی کەوا پێوێتە بابەتە کۆمەڵاتەکانەوە تێبینەوەکەن خواستێکی زۆر هەیە لە ئێستاشا بەپێی داتاکانی ناو بازارەکانی عراق و هەرێمی کوردستان خەڵکی زۆر دوای دابەزینی بە هەیدناری عراقی پەنایان بردووە
بەرکڕێنی زێر چونکە پیان وایە ئەو دینارە عێراقی کێسەل پیانە لە ئێستا وردەوردە باهەکەی داوەبەزێ بۆی کەوا جۆرێک لە جۆرەکان زەرەیەکی نەختینەی نەکەن ئەیانێ و دراوەکانیان دینارەکانیان بکەن بە زێر بۆی کەوا لە مستەقبەلا کە تا ئەو کاتێکەوە بەهای دینار بەرامبەر دۆلاری ئەمریکی جێگیرە بێتەوە ئەو کاتە بیفرۆشنەوەی کەوا ئەو کۆڵێ زەرە لە نوێی بەڕۆتە هەر باش. چەند زانیاریەک دەربارەی زێر لە سەدا 46 زێر بۆ بابەتی جوانکاری بەکاردەهێنرێت، لە سەدا 22 زێر بۆ وەبەرهێنانی تایبەت بەکاردەهێنرێت، سەدا 17 زێر بۆ مامەڵەی بانکە ناوەندیەکانە. وڵاتی چین خاوەنی زۆرترین زێڕی دەرنەهێنراوە لە جیهان. سەرجەم زێڕی دنیا دابەش بکەین بەسەر دانیشتوانی جیهان، تەنها لە سەدا 2 مرۆڤ زێڕی بەردەکەوێت.